وانەیەکی تر دەست پێ دەکەین لە وانەی پێشوو هەندێک لە خاسەتی مۆنادەکانمان باس کرد. یەکێک لەوانە ئەوە بوو کە مۆنادە بە ڕێگایەکی سروشتی حەسەبەوەی کە لایبنیتس دێڵێ نایەتە بوون لە پڕ دێتە بوون و لە پڕیش نامێنێت نەک بەپێی ئەو یاسا فیزیکی و بایۆلۆجیانەی کە لە وجودا شتەکان پێی دێنە بوون بێتە چ شتەکان ئامێری بن لە مادەیەک دروست بکرێن وەکو ئامێرەکان یا شتەکان زیندوو بن وەکو ئەوەی کە بە پرۆسەیەکی سروشتی زیندوو پەیدا دەبێت. طبعا لای ئەمە هەردووکیان بە سروشتی یانی دیارە دەداتە قەڵم، یعنی چ ئەوەی کە ئامێرێک دروستکە بەوەی تەرکیبەوە چ ئەوەی کە بە سروشتی بوونەوەرێک بێتە بوون. بۆچی بە سروشتی لێکیان دەداتەوە؟ چونکە پێی وایە بەپێی یاسا سروشتیەکانەوەی لە ناو گەردوونە هەیە و ئەو یاسایانە ڕێگا دەدەن کە تۆ بتوانی ئەو شتە دروستکەی و یاساکانیشتین سروشتین، یعنی هەموو ئامێرێک کە تۆ دروستی دەکەی محکومە بەو یاسا سروشتیانەکە لە سروشتان لێرەوە ئەو دەڵێ سروشتی. طبعا ئەم دوانە دواتریش خۆی هەندێک دەیە جای دەکاتەوە لەوانەیە هەرچەندە ناڵم ئەم توانیوێتی دەرک بەوە بکە کە ئیمکانی ئەوە هەیە کە تا چەند بتوانین ئێمە لە مادە شت دروستکەین. طبعا بۆ هێنیش ئەوە بزانن کە یەکەم جار فکرەی کۆمپیوتەرم پیاوە ئەختراحی دەکە، یەکەم فکرەی کۆمپیوتەر حاسێبە ئەم پیاوەینی دەکات، ینی تەسەووری دەکات و دواتر ئیشی لەسەر دەکرێت تا دەبێت بەم ئامێرە پێشکەوتووی کە ئێستا ئێستا تەوان باسی ئەوشمان کردەوە یەکێکە لەو خاسەتانە کە لە پڕ پەیدا دەبێت و لە پڕ نامێنێ. باسی ئەومان کرد کە مۆنادە خۆی جێگیرە بەڵام کۆمەڵی خاسێتی هەیە، ئەم خاسێتانە گۆڕاون و ئەم خاسێتانە دەبێ هەبن تاوەکو بتوانێت لە ناو بوونە لە ناو وجودا لێرە بوونی هەبێت. بۆچی؟ چونکە دووشت لێرە ناتوانن هەبن ئەگەر تەواو لە یەک بچن، لەبەر بۆ ئەوەی بەبێ دەبێت جیاواز بێت. بۆ تیشمان لەبەرەوەی خاسەت و سیفاتی هەیە لە گۆڕانێکی بەردەوامیشایە، بەڵام ئەم گۆڕانە لە ناوەوە ڕوودەدا نەک لە دەرەوە. باسی ئەوشمان کرد کە لە ناو مۆنادا هیچ شتێک ناتوانێت دەرگایەکی نییە بۆ ئەوەی هیچ شتێک بچێتە ژوورێ یا هیچ شتێکی لێ بێنرێتە دەرێ. لەبەرەوە شتێکی داخراوە بەسەر خۆیان و بەپێی بنەمایەکی ناوەکی ئەوەی کە لێی دەردەکەوێت و ئێمە ناتوانین وەکو یاسا فعل و ڕەتفعل چییە؟ کاتێک کە تۆ هێزێک دەدەی بە شتێکە و شتە هێزەکەت دەداتەوە، ناتوانین بەم بینە شتێک بخەینە ناویەوی شتەکەمان بداتەوە یا ئاوێنێک کە چۆن سەیری دەکەی وێنەکەت دەداتەوە و ئەمە ناخرێتە ناو مۆنادەوە و مۆنادە بەم فعل و ڕەتفعلە کار ناکە و مۆنادە بە عیلەت و معلولیش کار ناکە، نەکار تێکەرە نەکار تێکراوە. و ئەمە دواتر دەبینینەوە لەوەی کانت و دواتریشە کە لە کانت داوا تابیری لە دەکا کە هەموو ئینسانێک لە خۆیان ئامانجە، نابێ هیچ ئینسانێک سەری ئینسانێکی تر بکە وەکو وەسیلەیەک بۆ ئامانجی خۆی، چونکە کە بوو بە وەسیلە و کاتە دەبێتە چی؟ دەبێتە معلول. کەواتە لێرە پەیوەندی ئینسانەکان ئەو ئینسانانەژانی پەیوەندی ئەخلاقی پەیوەندی عیلەت و معلول نییە. لەبەرەوە بە عیلەت و معلول و بە یاسا فیزیکیەکان ناتوانین ئێمە بیر لە مۆزۆی ئەخلاق بکەین، ئەخلاقی ئینسان و ئەخلاق شتێکی تەجریبی نییە، تاقیکاری نییە، یاساکانی بە تاقیکردنەوە دەست ناکەوە. ئەمانە هەمووی ڕەبتن بە یەکەوە. لێرە ئەم بەرچاوڕوونیەتان پێ دەدەم تاوەکو دواتر کە کانتمان خوێند ئێوە ئەوەی کە لەوێ لای کانتەیە بتوانن ڕەبتی کەنەوە بەمەی لایبنیتزەوە، کە بەڕاستی ڕەبتەکەی ڕەبتێکی سەختە، بە ئاسانی ناتوانین، دەبێت زۆر قوڵ بیتەوە هەتا بگەیتە ئەو بنەمایانە کە ئەو شێوازەی دراوە بە فکرەکان شێوازێکی تەواو جیاواز. ئێستا
دووشت هەیە هەوڵ دەدەمەوەتان بۆ ڕوونکەمەوە. عالەمی فیزیک و عالەمی میتافیزیک لێرە ئەو بە جۆرێکی تر هاتووە ڕۆشنی دەکاتەوە. ئەوەی میتافیزیکە لەگەڵەوەی فیزیکە. طبعا ئەوەی فیزیکە ئێمە دەزانین ئەوەیە کە بە هەستەکان دەرکی پێ دەکەین، بەس ئەوەی میتافیزیکە ئێمە ناتوانین لە ڕێگەی هەستەکانەوە دەرکی پێ بکەین. کەواتە بۆ دەرکردن بەوەی کە میتافیزیکە دەبێ ئێمە ڕێگایەکی ترمان هەبێ بۆ دەرکێکردن. ئەی چی دەرک دەکات و چی دەرک ناکات بەوەی کە میتافیزیکە، ئەمەش طبعا دەبێ ڕۆشن بکەین. ئێمە دوو شتمانەیە ئەو دەبێ لێکی جاکەین. چوار عیلەتەکەتان بیر دێنمەوە، وتمان چوار عیلەت هەیە بۆ بوونی هەر شتێک. یەکێکیان عیلەتی غایب و یەکێکیان عیلەتی فاعیلی. طبعا عیلەتی فاعیلی لە کارکردنە، یعنی ئەو عیلەتەیە کە کار لە شتێکی تر دەکات، یعنی شتێکی تر بە بۆنەی ئەمەوە شتێکی لێ ڕوو دەدات و ئەسەرێک دادەنێ لەسەر. لەبەرەوە لە عالەمی فیزیکە ئەم عیلەت و معلولە هەیە. طبعا ئەم عیلەت و معلولە هەموو شتێک وەکو وتمان لەو جوڵە گەردوونیە هێز وەردەگرێت، دواتر دەبێتە عیلەت بۆ معلولێک وەکار لە شتێک دەکات، ئەو شتەش کار لە شتێکی تر دەکات، ینی جوڵەکە ئاوا دەگوازرێتەوە. ئەگەر ئاوا بڕۆین بۆی ئێمە ناگەینە، یعنی هەر عیلەتەکان دەسوڕێنەوە. لەبەرەوە لێرە عیلەتی فاعیلی هەیە، ئێمە تەنها فاعیلەکە دەبینین، ئەوەی کار دەکات، کارتێکەرەکە. لێرە عیلەتی فاعیلی لەناو ئەم عالەمە حکم دەکا و مەرکەزێتی هەیە، لەناو عالەمی عیلەت و معلولە. بەڵام لە عالەمی میتافیزیکە عیلەتی غایی هەیە. عیلەتی غایی یعنی چی؟ یعنی شتێک هەیە بۆ ئەوەی ببێت، بۆ ئەوەی بگاتە کەماڵی خۆی. هەر لەبەرەوە مۆنادەکان لای بریتز ناوێکی تریان هەیە بە ناوی کامڵەکان. و بۆ کامڵەکان چونکە ئەم کەماڵە لە ناویانە هەیە دەبێت چی بکەن؟ دەبێت لە واقعە وەدی بێنن، چەندی وەدی دێن و چەندی وەدی نایەنن ئەمە مۆزوعێکی ترە. بەڵام لەناو ئەوانە ئەم کەماڵە هەیە، کامڵبوونە هەیە. لێرە طبعا ئەمەی کە وا دەکا ئەم بەرەو کەماڵ ڕۆشنە ڕوو بدە عیلەتە غایەکەیە. یعنی غایەتێک هەیە ئێمە پاڵ پێوە دەنێ بۆ ئەوەی بەرەو ڕووی بڕۆین، نەک شتێک هەیە پاڵمان پێوە دەنێ بەرەو شتێکی تر. یعنی ئەوەی ئەو شتێک کە پاڵمان پێوە دەنێ لە پشتمانەوە نییە، لە پێشمان بەرەو خۆی دەمان بە. ئەمە عیلەتی غایەکە لە پێشمانە، بەڵام ئەو عیلەتی فاعیلیەکە لە پشتمانە پاڵمان پێوە دەنێ. ئەم دوو عیلەتە لە یەک جاکەن، ینی هەردووکیان ئێمە جوڵەیەک لەناو ئێمە ئادروز دەکەن. یەکێکیان بەوەی کە لە پشتەوە پاڵمان پێوە دەنێ کارمان تێ دەکات، یەکێکیان ئەوەیە کە لە پێشمانە شتێکەیە دەبێت پێی بگەین، نەک جەزبمان دەکات بەو معنایە جەزبێکی فیزیکی نییە. چونکە گەیشتن بە غایەتەکە شتێک نییە، هەدەفێک بێت لەویاوە جاذبێت هەبێت تۆ ڕاکێشێ بەرەو خۆی، وەکو ئەوەی چۆن سێوەک لە ئاسمان بەردە بێتەوە زەوی ڕای دەکێشێ بەرەو. ئەمەی کە ئێمە دەبێت بەرەو ڕووی بڕۆین ئەوەیە لە ناومانە و لە ناومانە و ئێمە ئەمە نەخشەیەکە ئێنەکە لە ناومانە و ئەمە دێتە دەرە و بەرەو ئەوەمان دەبات کە ببین بەوەی کە هەین، ینی بەرەو غایەتەکە. ئەمەیان کە جوڵەی ئێمە دروست دەکات ئەمە عیلەتی غایە. عیلەتی غایی عیلەتێکی میتافیزیکیە، بەڵام عیلەتی فاعیلی عیلەتێکی فیزیکیە. لە ئەم دوو عیلەتە سەرەتا دەبێت جیا بکەینەوە تا بتوانین شتەکانی تریش جیا بکەین. طبعا ئەوەی عیلەتی فاعیلی لەسەری حاکمە جوڵەیە لەگەڵ ئەو شکل و شێوانەی کە لە جوڵە دروست جوڵە و شکلی بوونەوەرەکان ئەمە بەر عیلەتی فاعیلی دەکەون، چونکە شکلەکان ئێمە دەتوانین لە ڕێگەی عیلەتی فاعیلیەوە چی بکەین؟ دەستیان لێ بدەین، بیان گۆڕین. کەواتە جوڵەی هەر شتێک محکومە بەچی؟ بە یاسا فیزیکیەکان و محکومە بە یاسای عیلەت و معلول، یعنی محکومە بە عیلەتی فاعیلی. لەبەرەوەی هەرچی فیزیکیە بەر ئەو یاسایە دەکەوێت، هەرچی فیزیکیە و هەیە و دەجوڵێ عیلەتێک هەیە بۆ جوڵانەکەی.
بامان شەوەکو وتمان ئەو عیلەتەش کە ئەم دەجوڵێنێ ئەویش عیلەتێک بۆ جوڵەکەی هەیە ئەلێرە بازنەیەک لە شەبەکەیەک لە عیلەت و معلول دروست دەبێت تەمان ئەو گینێکی دیکار دێنێتەوە بۆ مۆزۆی جوڵە ئەمە تەمان جارێ لەناو ئەوەی کە مادیە ئەوەی کە فیزیکیە ئەوەی کە لێرەیە کاتێک جوڵە دەدەین بە شتێک یعنی عیلەتێکی فاعیلی جوڵە دەدا بە جەست تەنێک ئەو جوڵەیە بە کۆی تەنەکە بڵاو دەبێتەوە یعنی ئەو جوڵەیە تەئسیری هەیە لەسەر کۆی ئەو تەنەی کە هەیە نەک تەئسیری هەیە لەسەر خاڵێک لە خاڵەکان هەر جوڵەیەک بۆیە لەناو ئەوەی کە مەحسوس و مادیە ڕوو دەدا تەئسیر دەکاتت لەسەر جوڵەی هەموو ئەوانی تر کۆی جوڵەی هەموو ئەوانی ترکە مادین یەک جیانە مادیەکە کۆیان دەکاتەوە ئەو جوڵە گەردونیە دەیان جوڵێنەکەەوە کەواتە ئەگەر مۆنادێک وەکو مادە وەکەوەی کە فیزیکیە بجوڵێ بەشە فیزیکیەکەی ئەوەی کە دەکەوێتە ناو خاصێت و ڕواڵەتەکانی وەکار لە مۆنادێکی تر بکە وتمان کار لە ناوەوەی ناکە لە ناو مۆنادەکە ئەوە چی دەکا ئەو جوڵەیە وەکو لە ناو مادەی ئەو مۆنادانە چی دەبێت بڵاو دەبێتەوە لەبەرەوەی جوڵەی هەر شتێک لە گەردونە کاریگەری لەسەر جوڵەی هەموو شتەکانی ناو گەردون هەیە یعنی نەقڵ دەبێ ئەم جوڵەیە وەکو وایە کۆمەڵە شت بن بەدەم یەکەوە یەکێکیان دەست لێ دەدێ وانی تریش ئەو پاڵ بۆەوە دەنێ ئەو پاڵ بۆەوە دەنێ هەتا جوڵەکە دەگوازێتەوە بۆ هەمووی وە چۆن ئەمە هەر یەکە لەمانە ئەو جوڵەیە وەردەگرێ مۆنادەکانی شتێکەیە وەری دەگرن بەڵام ئەم شتە جوڵە نیە ئەم شتە ربط نییە بە عیلەتی فاعیل ربطە بە عیلەتی غایب تەمان ئەوەی لە مۆنادەیەکە ئەم جوڵەیە دروست دەکا ئەو ناوی دەنێ خواست ئەو فعلە دروست دەکا نەک جوڵە ئەو فعلە دروست دەکا خواست نزوع یعنی جۆرێک لە حەزکردن و خواست بۆ ئەوەی بۆ جۆرێک لە هەڵچوون بۆ جۆرێک لە جوڵە بۆ جۆرێک لە کردە ئەمە بنەمایەکی ناوەکی هەیە فیزیکی نییە یعنی ئەم شتە ئەم جوڵەیە جۆرە لە جوڵە کەوتمان جوڵە نیە ئەم جۆرە لە کردە مەبدەیەکی ناوەکی هەیە بەپێی جوڵە گەردونیەکە نییە کە تەسیر دەکات لەسەر مادەکان ئەمە جۆرێکی ترە لە جوڵە ئەم جوڵە جوڵەی چییە جوڵەی دەرک پێکراوەکان پێی پێبراوەکان ئێستا ئێمە دوو عالەمان هەیە عالەمێکیان جوڵەیەکی گەردونی هەیە تەنەکان وەری دەگرن عالەمێکی تریشمان هەیە عالەمی دەرک پێکراوەکانی پێی پێبراوەکانی مۆنادەکان ڕەبتن بە ئەو عالەمەوە عالەمی پێی پێبراوەکان هەر یەکەیان چۆن لە ناو دنیا ئێمە کاتێ سێری شتەکان دەکەین هەر یەکە لە ئێمە شتانێک لەو شتانە دەبینێ و وەری دەگرێت ئاواش لە عالەمەکەی تر عالەمی پێبراوەکانە هەر یەکێک لەو مۆنادانە حەسەبە ئەوەی کە بوونی خۆی شتانێک لەو پێی پێبراوانە دەرک پێ دەکا و دەیەنێتە ناوخۆیەوە ئەلێرەوە ئەم مۆنادە کردەیەک ئەنجام دەدا لە دەرەوەی عیلەتی فاعیلی لە دەرەوەی یاسا فیزیکەکە و ئەم کردەیە کە ڕەبتە بەم پێی پێبرنە کردەیەکی نافیزیکە و ئەم کردەیە چییە ڕۆشتنە لە پێی پێبراوێکەوە بۆ پێی پێبراوێکی تر لەنە عالەمەکەی تر ئەلێرا تۆ دەرک بە حەقیقەتەکان دەکەی ئەو حەقیقەتانەی کە لەناو مادە دیار نین بەڵام لە عینی کاتیشان لە پشت ئەوەن کە مادیە لە پشت ڕواڵەتەکە ئەمە تەوان تەنها خاصیەتی ئەو مۆنادانەیە کە مۆنادەی عەقڵن ئینسان و هەر مۆنادەیەکی تریشە بێ کە عەقڵ بێت بەڵام حەیوانات ئەمەی تیانە ینی قودرەتی دەرککردنی تیانە تەنها قودرەتی هەست پێکردنی تیانە حەیوانات بە تەجربە هەندێک شت وەردەگرێت نمونەیەک دێنێتەوە وەڵێ ئەگەر سەگێک تۆ لێت دابێت یا چەند جارێ لەسەر یەک لێت دابێ ینی وای لێ کرابێکەوە شتێکی تەجریبی دووپات بێتەوە کاتێک بەلای دارەکە دەڕوات دەترسێ بەو دارێکە لێی درەوە
ئەڵێ یا ئەگەر بێت و بە توندی ینی ئەگەر بێت و ڕووداوەکە گەورە بێەوە بیری دەکەوێتەوە و ئەمانە چین ئەمانە هەڵسوکەوتی تەجریبین بە پێی تەجربە ئەمە دەرک پێ دەکات جۆرە لە زاکیرەی هەیە کە ئەمە خەزم دەکات و دواتر دەیداتەوە ینی ڕەتفعلێک دەنوێنێ بەرامبەر ئەوە ئەگەر بێت و ئەو شتەش فعلەکە ئەنجام نەدا ینی ڕەتفعلێکی وەهمی ڕەتفعلێک کە وا تەسەور دەکا وا دەبینێ کە ئەو دارە ئەم جارەش بەری دەکەوێت بەڵام بەری ناکەوێت بەزەم ڕەتفعلەکە هەر دەکات طبعا لە شوێنەکە لای ابن دەڵێ ژیانی زۆربەی ینی ئینسانەکان زۆربەی ژیانیان چییە وەک حیوانات دەژین بەم حاڵەتە تەجریبیە دەژین لەم ناو زاکیرا نەک لە ناو پێی پێبرن ینی بە عادەت و لەسەر ئەساسی عادەت دەژین شتێک کە کۆمەڵی خەڵک کردی ئەویشی تر لەگەڵیا ڕادێ ئەلێرا علەتیش بزر دەبێت لە کاتێکا لێ بەڵام شتەکە چییە علەتێکی وەهمی دروست دەبێت کارتێکەرێکی وەهمی دروست دەبێت دائما ئەمە لە ڕووی سایکۆلۆژی وەز دەکەم کارتێکەرە ئامادەیە لە ڕێگەی کۆمەڵی ئاماژەوە لە کاتێکا لەوانەیە ئەم کارتێکەرە کاری تێنەکە لەگەڵ ئەوەشا کاری تێنەکە ئەم چی دەکات ڕەتفعلێک دەنوێنێت دوای ئەوە بەڵام حیوانات ناتوانن لەناو ئەو تەجربە چی دەرک بەچی بکەن دەرک بەو یاسایانە بکەن کە ئەم بوونەوەرە فیزیکیانە پێیان محکومن و هەڵسوکەوتی ئەم بوونەوەرە فیزیکیانە تەحدید دەکەن ئەوەی کە دەرک بەمە دەکات شتێکی ترە ئەمە تەنها ئینسانە کەواتە ئینسان دەرک بە عالەمێک دەکات کە حیوانات و بوونەوەرە نازیندوەکان دەرکی پێ ناکەن ئەم عالەمە کوێیە لەکوێیە ئێمە جالێرا نمونەکە دێنێتەوە دەڵێ ئەگەر بێت و ئێمە ئامێرێک دروستکەین بچینە ناوی بچین بزانین دەرکردن دەدۆزینەوە نادۆزینەوە لەناو ئەم ئامێرا تەنها چی هەیە فعل و کار و کاردانەوە هەیە و تەنها بە عیلەت و معلولیشیش دەکات شتێک تەسیل لە شتێک دەکات جوولەکە نەقڵ دەکات بۆ شکڵە ئێن دەبێت لەبەرەوە لەناو ئالەیەکە ئامێرەکە کە دەچیتە ناوی چی نابینی هیچ نابینی تەمانەم فکرەیە لە بەر لەو یەکێکی تر باسی کردووە لە مێشکە ئەڵێ ئەگەر مێشک ئێمە گەورە بکەین بچینە ناوی تەنها کۆمەڵە شت دەبینین کە بەریەک دەکەوێت ناتوانین یعنی هەر ناتوانین دەرکردن ببینین لەناو مێشک تەنها شتانێک دەبینین بەریەک دەکەون و ئەو دەجوڵێنەوە ئەو دەجوڵێنەوە تەواو لەبەرەوە هیچ پێی پێبردنێک لەناو چیان نابینین لەناو مێشکات دەرکی پێ ناکەین ئەی دەرکی پێ ناکەین لەکوێ چۆن ئێمە دەرک بەم شتانە دەکەین ئەمە وا دەکات کە ئێمە هەستکەین عالەمی دەرک پێکراوەکان عالەمێکە و پرۆسەی دەرک پێکردن شتێکی فیزیکی نییە و لەژێر حکمی عیلەت و معلولە نییە تەمان مۆزوعی دەرک پێکردن و هەستکردن و دەرک پێکردن و شعورکردن لای ئەو ڕەبتە بەڕادەی ڕۆشنی ئەوەی کە لەو عالەمە هەیە چەند ڕۆشنە بۆ ئەو مۆنادەیە و ئەو پێی وایە تەنانەت لەم شوێنە نازیندوەکانیش بوونەوەرە نازیندوەکانیش ڕەبتێکیان بەو عالەمە دەرک پێکراوەوە هەیە بەڵام چییە خەوتون دەرکی پێ ناکەن لەناو غەیبوبان ئەو دێت ئەو تەسەورەی دیکارت ڕەت دەکاتەوە دەیەوێت ئەو ڕەبتە دروستکە لە نێوان حیوان و ئەو عالەمەی ترا بەڵام وەکو ڕەبتێک کە فەعالیەتی نییە چونکە لای دیکارت حیوان زیندەوەر ئەوەی کە بایۆلۆژیە لە ئێمە لای ئەو محکوم بە یاسا فیزیکیەکان تۆ دەتوانیت بە فیزیا هەموو ئەو عملیانە ئەو جوڵە کە لە ناوی هەیە ئەو جوڵە میکانیکیە لێکی بیتەوە جوڵەکان و میکانیکیە بەڵام تەمان زیندویەتی شتێکی میکانیکی نییە یعنی زیندویەتی جارێ حەد نازانین چی هەتا بتوانین زانین لەژەر چی یاسایەکە ئەندەکات کاتێ دەتوانی بڵێن زیندویەتی چیە کە زیندویەتی بتوانین بگوازینەوە بتوانین دەستی لێ بکەین بتوانین نەقڵیکەین لە شتێکەوە بۆ شتێکی تر نەک زیندویەک نەقڵکەین بڵێن ئەوە زیندویەتیمان نەقڵ کردووە شتێک کە زیندویەتیەکەی تایە نەقڵیکەین بڵێنەوە زیندویەتیەکەمان نەقڵ کردووە نە هەر زیندویەتی خۆی نەقڵکەین زیندویەتی بخەینە ناو شوشەیەکەوە ئەمانە ناکرێت
طبعا حيوان زیندویەتی تیایە ئەو دەڵێ حیوان ڕەبتە بۆ عالەمەوە بەڵام خۆی وەکو کەسێک وایە کە دەکەوێتە وەکو خەوێک وایە هیچ خەونی تیانەبێ تەنها خەون بێ یا وەکو حاڵەتی غەیبوبە وایە کە ئینسان تێ دەکەوێت یعنی حیوان لە حاڵەتی غەیبوبەیەکی بەردەوامە و ئەو ئینسانانی کە دەرک بە حەقیقەتەکان ناکەن ئەوانیش بە هەمان شێوە چی دەکەونە ناو ئەو غەیبوبەیەوە یعنی دەکەونە ناو ئەو نائاگاییەوە کاتێک ئینسان ئیتر دەرک دەست دەکا بە تێڕامان وەلەو حاڵەتە هەستەکیە دەردەچێت کە حیوانەیەتی ئەلێرا ئیتر ڕۆح حزور پێیانێت هەرچەند ئەویش پێی وایە ینی ئەوانەی تریش بەشێک لە ڕوحیان تایە بەڵام دواتر دەڵێ من وشەی ڕوح تەنها بۆ ئەوانە بەکاردێنم کە قودرەتی دەرکردنیان بەچی هەیە بەو عالەمە عالەمی دەرک پێکراوەکان و حەقایقەکان ئەو حەقایقە ئەزەلیانەی کە هەن وا لێرەوە حەسەبە پەی پێبردن هەر مۆنادەیەک ڕوویەکی لەکوێیە ڕوویەکی لە عالەمە میتافیزیکەکەیە ڕوویەکیشی لایەکی لەم دیوە لایەکی لەو دیوە بەقەدەر ڕۆشنی ئەو دەرک پێکراوانە لەناو ئەم مۆنادە بەرەو کەماڵێکی زیاتر بێت و ڕەبتی ئەم عالەمە بەمەوە ینی چۆن وتمان مۆنادەکان لە ڕووی فیزیکیەوە مربوطن بەو جوولە گەردونیەوە کە بە عیلەت و معلولیش دەکات لە ڕووی میتافیزیکیشەوە مربوطن بەو عالەمی حەقیقەتانەوە کە حەقیقەتە کاملەکانن کە دەبێ بێنە ناو مۆنادەکان و بە شکلێکی جوزی بەرجەستە ببن و ئەم مۆنادەیە بەرەو کەماڵ بن کەواتە پەیوەندی ئەم مۆنادەیە بەو حەقیقەتانەوە پاڵ بەم مۆنادەیەوە دەنێ بجوڵێ بەرەو کەماڵ کەواتە جوڵەی ئەمە بەرەو کەماڵ جوڵەیەکی فیزیکی نییە کە بەر یاسا عیلەت و معلول کردێت جا ئەمە مەشاعر و هەستە دەرکە مەشاعر و دەرک ئەمە کاتێک کە دەرکی پێ دەکەی دواتر دەبێتە شعورێک و ئەم شعورە ناوەت ڕۆشن دەکاتەوە و چەند ناوەت ڕۆشن بێتەوە ئەوەندە تۆ بەرەو ئەو حەقیقەتە دەتوانی بەرجەستە بکەیت کە لەوێوە دەرکت پێکرد ئەلێرەوە ئیتر دەچین بەرەو چی بەرەو مەملەکەتی خوددا بەرەو ئەو دەوڵەتەی کە خوددا حاکمیێت طبعا لێرەوە حاکمیێت ئەلێرەوە جیاوازی دروست دەبێت لە حکمی خوا بەسەر ئەوەی فیزیکیە کە بە عیلەت و معلولیش دەکات و حکمی خوا بەسەر ئەوەی کە نافیزیکیە ئەلێرەوە پەیوەندی ئینسانەکان دەبێتە چی دەبێتە پەیوەندیەکی نافیزیکی ئەیان پەیوەندیە چۆن دروست دەبێت و چ مۆنادەیەک دەتوانێت بەرەو ئەو کەماڵە بڕوا و بکەوێتە ناو ئەو مەملەکەتەوە و حکومکردن لەو مەملەکەتە چۆنە طبعا ئەلێرە باسی لایبنیتس باسی ئەم کۆمەلگایەکە کە ئەم مۆنادانەیە تایە و لای ئەو ڕۆح زیاتر دەتوانێت نوێنەری خوددا بێ ینی خوددا بنوێنی ئولوهیەت ینی ئەو ئولوهیەتەی کە خودایەتی لەمە دەردەکەوێت و ئاشکرا دەبێت و بۆ ئەمە تەواو ئاشکرا بێت مەملەکەتی خوددا پێویستە لە کۆمەڵێ مۆنادان پێکەوە ئەم ئولوهیەتە دەدرەوشێنەوە و خوددا لە ڕێگەی ئەمانەوە ئولوهیەتی خۆی ئاشکرا دەکات طبعا ئەمەی کە لە ڕێگەی ئەمانەوە ئاشکرای دەکات لە ڕێگەی ئەوەی کە فیزیکیە ئاشکرای ناکات کە بە عیلەتی فیزیکیەکان دەچێت لەبەرەوە لێرە جیاوازی دەکەین لە نێوان ئەو عالەمەی کە مەملەکەتی خوددایە و لەناو ئەو پەیوەندیە مرۆیانەی ئەوەی کە ڕوودەدا جیاوازە لەوەی کە لە نێوان پەیوەندیە ئەوەی کە فیزیکیە ڕوودەدا بە عیلەت و معلول
هەر لێرەشەوەیە ئەو پێ وایە ئەم عالەمە خولقیە ناوی دەنێ هەر ئەویش ئەمە هیندەکە کە ئەوەی ئەخلاقیە ئیتر لێرەوە دەردەکەوێت کە ئەوەی ئەخلاقیە بە تەجربە ئەمە ناتوانانی پێ بکەین وە شتێکی فیزیکی نییە بە عیلەت و معلولیشکە ئەمە دەبێت لەکوێوە دەبێت ئیلانە لە شوێنێکی ترەوە دەکرێت وام عالەمە ئەخلاقیە پەیوەندی بە ڕوحەوە هەیە نەک بەجەستەوە طبعا ئێمە ئەوەی کە لە ژیانمانە هەیە ئێمە ڕەبتە بە بەشە فیزیکیەکەمانەوە بەشە بایۆلۆژیەکەمانەوە وە کۆمەلگا لەسەر ئەساسی حاجاتی بایۆلۆجی دروست دەکرێت وە کاتی ئەم خەڵکە لێرە کۆ دەبێتەوە لەبەرەوەی لە ڕووی بایۆلۆجی و لە ڕووی پێداویستە بایۆلۆجیەکانەوە حیوانەکانەوە کۆمەکی یەکتر دەکات نەک لەبەرەوەی لە پەیوەندی باڵاکە ئێنەیەت دەکات لەبەرەوە ئەم کۆمەلگایی کە هەیە کۆمەلگا مەملەکەتی خوا نییە ئەمە مەملەکەتی حیواناتە بۆچی چونکە بەشە حیوانەکەمان مشارەکە دەکات لە پەیوەندی و مەملەکەتی کە دەڵێم حیوان مەبەستم زیندەوەرە یعنی ئەمە مەملەکەتی زیندەوەرەکانە مەملەکەتی گیانەوەرەکان نیە و ئینسان لە سەریەتی ئەم مەملەکەتە بیناکە لەبەر ئەوە حاکمیەتی خوا وەکو حاکم نەک وەکو مهندسی گردوون تەنها لەو مەملەکەتە ئاشکرا دەبێت و لەوێ ئاشکرا دەبێت ئەی ئەمە چۆن دەبێت دەبێت ئەم مۆنادانە ئەم قۆناغی حیوانی ببڕێت و دەبێت حاجاتە حیوانەکان کۆیان نەکاتەوە بنەمایەکی ئەخلاقی کۆیان کاتەوە کە دەکەوێتە دەرەوەی ئەم پێداویستیە حیوانیانە ئەو کاتە کەوتە دەرەچون کەم پێداویستە حیوانیانە کە هەیە جوڵەمان پێ دەکەن جوڵەکە فیزیکیە تۆ دەچی درەو دەکەیەوە فیزیکیە تۆ دەچی تۆ دەنێژی چی دەکەی خورما لێ دەکەیتەوە هەنجی ئەمە جوڵەیەکی فیزیکیە و ئەوەش تۆ ئەمەی بۆ دەکەی هەر چییە دووبارە ئەوەیە کە لە ناو تۆ فیزیکیە بەڵام ئەوەی میتافیزیکیە لە تۆ شتێکی ترەیە دەبێت بۆی بکەیت ئەویش لە ڕێگەی کارابوونی بوونی تۆ مۆنادەیەکی باڵا کە دەیەوێت بەرەو کەماڵ بڕوە و ئەوەی کە حەقیقەتە ئاشکرایکە و بیگەێنێتە ئەو پەڕی دەوشانەوەی خۆی دەبێت بکەوێتە ناو پرۆسەی طبعا ئەم شوێنەی ئینسانە کە لە دەرەوە کاری تێ ناکرێت کە ناتوانین هیچ بخەینە ناوی ناشتوانین هیچ لە ناوی دەربێنین و ئەم منتقەیە تایە ئینسان تەنها بڕیان لە دەستی خۆیەتی لە دەستی هیچ کەسێکی تران لەبەرەوە کاتێ ئینسان دەگاتەوێت تاکە شوێنەکە کە ئینسان پێی بگە و تایە ئازادە بە معنە ڕاستەقینەکەی ئازادی یعنی ئەوەی کە دەیکا هەر خۆیەتی خۆی هیچ شتێک ناتوانێت لێرە هیچی پێ بکات ئەلێرە ئەم مەبدەئی فەردانیەت و ئازادیە دێتە ئەر و ئەلێرە ئەو مۆنادە دروست دەبێ ئەو تەرەمە لەناو ئینسانە ئەوە دەبینین کە ئەو ئینسانە وەک مۆنادە کامەیە ئەوەیە کە لە دەرەوە هیچ کاری تێ ناکرێت و هیچ کاریش لە هیچ شتێکی تر ناکرێت بەڵام لە عینی کاتیشە هەر یەک لەم مۆنادانە ڕەبتن بە عالەمێکی ترەوە کە عالەمی حەقیقەتەکانە و ڕوویەکیان لەوێ و ئەوێ چۆن جوڵە گەردونیەکە دەچێتە ناو ئەوەی کە فیزیکیە ئەو حەقیقەتانەش لەوەوە دێنە ناو چی؟ ناو ئەم ڕوحی ئەم ئینسانەوە و دێنە ناو بوونە ئینسانەکەی ئەم ئینسانەوە تاوەکو لێی دەرکەوت و ئەمەی کە لێی دەردەکەوێت لە دەرەوە کاریگەری دەرەوە نییە لە ناوەوە ئەو بنەمایە کە لە ناوەوە دەرکەوتی پێ دەکات ئەمەی کە لەوێوە دێ کەواتە ڕەبتی بینی مۆنادەکان ڕەبتێکی دەرەکی نییە ئیلانە دەبێت ڕەبتێک بێ لەکوێ لەوەی کە مۆنادەکان ڕوویان لێیەتی و هەر یەکەیان بە ڕەنگی خۆی و شێوەی خۆی ئەو حەقیقەتە ئاشکار دەکات کە بە ڕەنگێکی جیاوازیش ئاشکای دەکات چونکە هەر مۆنادەیە گوتمان چییە؟ خاسیەتەکانی جیاوازە و بەقەدەر ڕۆشنی مۆنادەکە ئەوەندە چییە؟ ئەوەندە لەو عالەمەوە نزیکە ئەوەندە لەوەیە ئەوەندە بەرەو کەماڵ چووە ئەلێرەوە ئەو پرسیارە دەکرێت کە مۆنادەکان باشە ئەگەر منعەزل بن لە یەک تەسیر لە یەک نەکەن ئەی چۆن بکەونە ناو پەیوەندیەوە ئەلێرە ئەوە دێتە ئاراوە کە خودا خۆی
حسب عالمي كلبيه وحسب إمكانيته حقيقتاني كلبيه ديانا ناو منادا كانوا هل لبي لنا إمكانياتك هاتشي كردوا اشتكاني رك بيونديني وان إمكانياتك كاني رك تسكوا كلبي الريكي خستوا كاتي ديتناو إنسان كانيش أو رخصنا بيوندي كانيا رك دخا يعني ناوكيا نوان ربن بيكا ولا دروا ربن نين بيكا وهر يكبو خوي كاري خوي دكا بلا من عيني كاتا كاري هموش شانشيا كيشاني همانو يعني ولا لا يبنيتز كوي عالم او جيانا لنا هر يقلم ونادا كان بلام هر يكبر رنجكو لغوشنيغايا كوا برجا سيدك يعني اگر بيتو يق انساني شبوايا او كوي هر عالمك يتياو بلام برجستبوني ام عالم لم شكل جزئيه بكل جزء كان وجاري كي تدرس كنوي عالمه كل يكي وشون حركه دو جوله قردونيه جوله داو باستيركان لك لما ساري خوي وجورك لا تنظيم وتنسيق يعني بريقنا كون بامان شو او عالمي حقيقه انا شي دكا او تنظيم دخات نوا مونا دكاني نو مملكتي خدا دا طبعا لرشتي تردم اتفاق لبيني اوي مادي واوي كروحيه يعني لبيني علتي غائي وعلتي فاعلي طبعا ام اتفاقك بيشيني هالرتبه بو بلان بيشينوا كهي يعني كاتك ام ونادانا رودكنا او مملكتا حقيقه كان وما ندينا ناويان روشني دكنوا حسب هاتني امش اوي كفيزيكيه علة فاعليك او يجورك رخصتن وردك ركساس دبت ولا قلت لقل علة غايك او كات علة فاعليك لبينا وشايا لبينا علة غايك كاردك وعلة غاي فاعليك او ما ديد دا او كرستيد دا بم مناديا تاوكو اوي علة غايك تحقيق ببياني او حقيقة بيت تجلي بكالا لو بري دوشانوي خويا طبعا ام مملكتي باسي دكا مملكتي تاكا ازاده جاوازه خوب وكان انك خويا واواننك حاجاتي بيولوجي وفيزيكي او كربتي با عالمي علتي غايه وهي او كعلتي غايه حكمي دكا الا انا كوننا كواتا بيوندي كشان بيوندي هزنيا بيوندي تأثير دانانيا لسريق ألي راك كس حاكمني كس فاعلني بسرويته وكس بيقاري بيناكري كس شتيتر بكس كسي ترناكا هر كس وظيفة خويه حسب أو ربطي كهيتي لقل عالمي حقتك أنا وأو وظيفة كهيتي جاب جيدك ووظيفة درجانا ناويكو كوي وينك دينا كاتي كمان كودبنا وآوالنا أو وظيفة لعين كاتشا أو مادية ومحكومة با جولا قردونيكا ئاراستەیەک وەردەگرێت کە چۆنە سازە لەگەڵ ئاراستەی ئەمانە لەگەڵ پێداویستی وەدیهاتنی ئەو حەقیقەتەی کە لەوێ دێ و ئەم مەملەکەتە نموزەجە سادەکەی فکرەی نەتەوەیە کە دواتر لای فێختە و هیگڵ دەبینی ئەو کاتە تێدەگەین تاکی نەتەوەیی کامەیە و نەتەوە کامەیە وأم نتويا حتما جوازا لو نتويا كباسمان كل لسر بنما سوشتكو لسر بنما ماديكا أما نتويا كل لسر بنما يكي روحي وعقلي